ماوەیەک بەر لە ئێستا قسە و باسی گەرمی شەقامی کوردی و کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان باسی ئەنجامدانی ڕیفراندۆم بوو، بەڵام ئێستا خەریکە و پرسا بەرەو بێدەنجی دەچێت. نزیکەی 2 مانگ دەبێت هیچ کۆبوونەوەیەک لە نێوان لایەنە سیاسیەکان لەسەر ڕیفراندۆم نەکراوە. پێشتر وا بڕیار بوو چەندین وەفد لە حزبەکان دروست بکرێت و سەردانی وڵاتانی دراوسێ بکەن بۆ قسەکردن لەسەر ئەو پرسا، بەڵام ئەوەش نەکرا. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی دەڵێت ڕیفراندۆم چەند یاساییە، ئەوەندەش سیاسیە. مەسەلەی ڕەفرەندۆم مافە و پێویستی بە پرس ناکە، بەڵام مۆزوعی ڕەفرەندۆم ئیشی دەوێت لەگەڵ وڵاتانی جیران. ناکرێمە بڵێن وەڵای هیچ پەیوەندی بە تورکیانی، هیچ پەیوەندی بە ئێران نییە. بەڵێ لە ڕووی قانونی هیچ پەیوەندی بەوان نییە، بەڵام ئێمە ئەو مۆزوع بەس قانونی نییە، مۆزوعێکی سیاسی بەقەدەر ئەوەی مۆزوعێکی قانونی بی. حزبە سیاسیەکان لە کۆبوونەوەکانیان بەردەوام باس لەوە دەکەن پرسی ڕیفراندۆم و سەربەخۆی بۆ کوردستان دەبێت بە گفتوگۆ و ڕێکاری ئاشتیانە بێت لەگەڵ وڵاتانی دراوسێ، بە تایبەتیش بەغدا. پەرلەمانتارێکی یەکێتی دەڵێت گرینگە لەگەڵ بەغدا دەست بە گفتوگۆ بکەین بۆ پرسا. پێشەموو کەس دەبێت لەگە عێراق گفتوگۆ بکەین و قەناعەت بەلایەنە سیاسەکانی عێراقیش بێنین کە ئێمە وەکو نەتەوەیەک مافی خۆمانە کە ڕای خەڵکی خۆمان وەرگرین بۆی بزانین چ جۆرە حکومڕانیشی لە وڵاتن بۆ گفتوگۆکردن لەگەڵ وڵاتانی دەوروبەرمان و وڵاتانی دنیاش بۆی کە هاوکار و پشتیوانمان بێ و بۆی بتوانین ئەنجامی هەبێ هەر بۆ قسە و سەر کاغەز نەبێ. حزبە سیاسیەکان ماوەیەکی زۆر گفتوگۆی چڕ و پڕیان ئەنجامدا بۆ ئەوەی لیژنێک لە هەموو لایەنەکان دروست بکرێت تا لەم ساڵ ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێت، بەڵام بەهۆی کێشەکانی نێوماڵی کوردی و پەخستنی پەرلەمان و کارانەکردنەوەی خەریکە و پرسە لە هەرێمی کوردستانیش بێدەنجی لێ دەکرێت، نەوەک لە بەغدا و وڵاتانی دراوسێ قسەی لەسەر بکرێت. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.